بەهۆی لێخۆشبوونی گومرگی بڕیارە لە هەفتەی ئایندەوە 170 مادەی دیکەی خۆراکی و بابەتی دیکە نرخەکانیان لە بازاڕەکاندا دابەزێت و چاودێری بازرگانی سلێمانی دەڵێت دابەزینی ئەو نرخانە بەهۆی لێخۆشبوونی گومرگیەوەیە و بەردەوام چاودێری بازاڕەکان دەکەن. هەر بازرگان و کۆگایەک پابەندی ڕێنمایەکانیان نەبێت بە دابەزینی نرخ سزا دەدرێن. كما بو هاتووە بە نووسراوی ڕسمی لەلایەن حکوومەت هەرێمی کوردستانەوە تەوجیهی مەرزەکانیش کراوە. ئەمە وای کردووە کە سەرجەم ئەو مادانی کە هەیە لە بکەوتە باری جێبەجەکۆ ئاماژەم پێ هەم ئەلکترۆنیات دەگرێتەوە هەم موادی جوانکاریە گرێتەوە هەم ئەساسی ناوماڵ دەگرێتەوە لەبەرەوە ئەو 170 مادەیەش بە شوێکی بەرچاو دابەزین بەخۆی بنێت لە بازاڕەکان هەرێمی کوردستانە. لژنەی نرخمانەیە کە ڕۆژان نرخی خۆراک و پێداویست ڕۆژانەی هەوڵاتیان وەرەگرێ. بۆ نمونە کارتۆنێک زەیتمان هەیە، ئەو کارتۆنە زەیتەی کە ئێستا جاران بە 63,000 دینار بوو، زەیتی دار بوو، ئێستا بە 49,000 و پێشبینیش دەکرێت ڕۆژانی ڕابردوو تا داهاتوودا ئەو نرخانە بە شێوەیەکی بەرچاوتر دابەزین بەخۆ ببینێ. فرۆشیارانی بابەتە خواردەمەنیەکان دەڵێن لێخۆشبوونەکان چەند مادەیەکی خۆراکی کەمی گرتووەتەوە و خوازیارن زیاتر بکرێت، چونکە ئەوە وا دەکات نرخی بابەتە خواردەمەنیەکان دابەزینی زیاتر بەخۆیەوە ببینێت. تیرێکەکە زۆر باشە، شتێکی زۆر باشە، بەس ئەوان هەر کاتی خۆشی هەر ئەجووری لەسەر بووە. ئەو گومرگە زۆری لەسەر نییە موادی غەزایی، ئەجووری لەسەر بووەوە نییە، ینی زۆر فەرق لەوە. بەسەر وە شتێکی ڕەمزیە باشترە لەوەی هەر نەبێ باشترە. يعني ئێستا باشتر دەکات. يعني تەسیرێکی هەبوو، گومرگەکەەوە نەبوو، يعني ئەجوور بوو، يعني موادی غەزایی زۆری گومرگی لەسەر نییە. گومرگی زۆر گەورە. بەزەوە کاڵاکانی ترە مەسە سفری سەفەریە یان بەعزە موادی ترەکە پێویست ناکات بێت ئەوانە گومرگەکەی زۆرە. ئەگەنێ خواردن هەر ئەوە نەبوو، گومرێکی زۆری لەسەر نەبووە. بەس ئێستاەوەی لەسەر نەماوە باشترە، زۆر باش. تەسیری هەیە هەر فەرقی گەرەکە باشتر. يعني زۆڵی بە بازاڕداوە. بەڵێ، يعني باشە، يعني هەر لەسەری نەبێ باشترە، ئەو جوورەش نەمێنە زۆرە بۆ. دابەزین بووە وەکو ڕۆن و هەندێ موادی خۆراکی دابەزینیان بخوامینێ، بە تایبەتی ڕۆن و زەیت و ئەمانە زۆر دابەزیوە. ئەویش زیاتر پێویست بە کۆمپانیای خۆراکی ینی بایعەکان ئەوە بەردەوام دێ. موادەکانی تری خۆراکیش دابەزینیان بەخۆبینیەوە و کاریگەری هەبووە لەسەر ئەو شتانە، لەسەر ئەو کەلوپە لە خۆراکیانە. ماوەی هەفتەیەکە بەشێک لە بابەتە خۆراکیەکان بە ڕێژەی لە 180 نرخەکانیان دابەزیوە، بە تایبەت ڕۆن و زەیت و چا. 170 جۆر مادەی دیکەش بۆ ئەم هەفتەیە نرخەکانیان دادەبەزێت. ڕۆژانەش سەرجەم مارکێت و جوملە فرۆشەکان نرخەکانیان نوێ دەکەنەوە و ڕەوانەی چاودێری بازرگانی دەکەن.